پێویستی باشە. جەما ئەدام سیمەشان ئەخیر هونەرمەند بانگەواز دەکات بۆ بەشداری چالاکی ئەو شتانەی کە پێویستمانە بە جیازی سەڵتە بە ئێمان وت هەمانە وتی بەڵام بەداخەمانە مایک جیهازی سەوت مکەبەرە ئەو سێشتیان نییە بینوسە کاری نەوزات تەلەفۆنی کردووە باشتر بە شێوەیەکی گشتی لە دوای ئەوەی چەند جارێکە نەخۆشخانەی هیوا و نەخۆشەکانی ئەوێ ڕوبەڕووی ئەو کێشانە بوونەوە کە پەیوەندی بە کەمی بابەتە مادی و دەرمانەکان و هێو کاریگەری تەواو دەئەنێت لەسەر لایەنی جەستەیی و دەرونی نەخۆشەکان و ئەبێتە هۆی زیادبوونی کێشەکانیان بە شێوەیەکی گشتی لەمەوە بوو کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و زۆربەی چالاکەوانەکان بەوە هەستان کە بتوانن لێرە هەڵوێستیان هەبێ و بتوانن فشارێک دروست بکەن بۆ بەردەوامی ئەو خزمەتگوزاریانەی کە لە خەستەخانەی هیوا پێشکەشەکرێت بۆ ئەمەش لە بەرواری دەی چوارەوە بوو کە بە شێوەیەکی فەرمی کۆمەڵێکی زۆر لە ڕێکخراوەکان و چالاکەوانەکانی کۆمەڵگەی مەدەنی کە هەوڵیان ناببن بە ئەندامی ئەم گروپە و هەوڵ بن فشارێک دروست بکەن لەسەر حکومەتی هەرێمی کوردستان و هەروە حکومەتی عێراقی و هەروەها ڕێکخراوی WHO کە ئاگادار بێت و زۆربەی پەرلەمانتارەکان کە بهێنرێنە سەر خەت و ئەو هەوڵە بدرێت کە چی پێویستە بکرێت بۆ مانەوە بەردەوامی ئەو خزمەتگوزاریانەی کە خەستەخانەی هیوا بەردەوام پێویستێتی و هەروەها ئەو کەرماندانی ئەوێ خزمەتگوزاریەکان پێشکەشەکەن لۆدێکی زۆریان لەسرە ئەوان لە هەموو ڕێکە و پێویستیان بەوەیە کە سوستینەبڵ بکرێت و بۆ مانەوەی ئەم خزمەتگوزاریانە لە نەخۆشخانە لەو کاتەوەی کە ئەم دەستەیە دامەزراوە پەیجی ئۆنلاینی هەیە کە پەیجەکە بەڕێوە ئەبن و زۆر ماندووبوونی تیا ئەرکیان کێشاوە بۆ ئەوەش چالێکێکە لە بەرواری 16 مان کە دەکاتە ڕۆژی سبەی بڕیارە ئەنجام بدرێت ئەویش لە چواری پاشنیۆڕۆوە بەردەوام ئەبێت شەوێک شەو نخۆنی لە نەخۆشخانەی هیوا ئەنجام ئەدرێت و داواکارین لێرەوە لە هەر کەسێک کە پاڵپشتی و سەپۆرتی مانەوە و خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەی هیواکە بتوانێت تەنها لەگەڵمان ئامادە بێت ئەوە پاڵپشتێکی گەورەیە بۆ ئێمە بۆ کەمپینەکە و بۆ مانەوەی خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەکە بۆ ئەمە کە شەوێک شەونخوونی ئەکرێ هەتاکو ڕۆژی دواتر لە سەعات 9 بۆ 10 بەیانیە کە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام ئەدرێت بۆ خوێندنەوەی یاداشتەکەمان کە چۆن پەیامەکەمان بگەینە حکومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکومەتی عێراقیش بۆ ئێمە جگە لەوەی کە ئێمە وەکو ئەندامی دەستەکە و هەروەها داواکارین لە هەر چالاوکەوان و هەر ڕێکخراوێک و هەر کەسێکی تر کە بیەوێ پاڵپشتی کەمپینەکەمان بکە لێرەوە داوایان لە ئەکەین کە لەگەڵمانە بەڕاوەستان لەگەڵمانە بەشدار بن و پاڵپشت بن بێگومان ئێمە کە ئەندامی لەم دەستەیە تەنها ئامانجێکی کورتخایەن نییە بەڵام لە ئێستاە کارەکەمان ئەوەیە ئامانجی یەکەممان کە ئەو شارە دروست بکەین و بە دوواداچوونی بەردەوام بکەین هەتاکو و ئەگەین دەرئەنجامێکی تەواو بۆ مانەوەی خزمەتگوزاریەکان وەکو پێشتر ئاماژەم پێکرد خزمەتگوزاری مادی بێ کارمەندەکان بێ هەروەها ئەو ئەچیزانە بێ کە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی هیوا پێویستە کە بەداخەوە لە ئێستاە سەرەی هەنێک عیلاجیان ماوەیەکی زۆرە کەوا ئەکا لە نەخۆشەکان ماوەیەکی زۆر چاوەڕێ بن و هەنێک لە نەخۆشەکانی کانسەر لە ستەیجی یەکەوە بەرەو خراپتر ئەڕۆن لە ماوەی چاوەڕوانیە بۆ ئەمە ئێمە تەنها ئەوە نییە سبەی نەبێت چالاکیەکەمان و دوای ئەوە ئێمە بەردەوام ئەبین لەوەی کە هاوکاری و پاڵپشتی داواکاریەکان بین بۆ ئەوەی بگاتە جێی خۆی. ئەم دەستەیەمان دروست کردووە کە پێک هاتوین لە چەند ڕێکخراوێکی مافی مرۆڤ و ڕێکخراوی مەدەنی و ڕێکخراوی ژنان و کەسایەتی و چالاکوان و تەنانەت ئەندام پەرلەمانمانتیایە پزیشکمانتیایە کە ئەمە بۆ بەرگریکردنە بۆ فشارخستنە سەر حکومەتی هەم عێراقا و حکومەتی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی یعنی خەمی هیوا پێویستە خەمی هەمومان بێ لەبەرەوەی یعنی ناکرێ نەخۆشێکی هیوا لە بێدەرمانیە لە بێ چارەسەریە لە دەرمانی ئازار
پێشکێن کە ئەوە ینی سەرەتایترین مافی نەخۆشە نەبێ لەبەرەوە ئێمە بڕیارماناوە بە دروستکردنی ئەم دەستەیدا کۆکیکارە لە نەخۆشخانەی هیوا بەڕاستی ینی خەڵک زۆر بە تەنگەوە هاتنی هەبووە ئێمە زیاتر ڕۆژی بڵێن 15 کە چالاکیەکەمانە چالاکی شەو نخونیمان ناوناوە بۆ شەو نخنی لەبەرەوەی شەو نخنی کارێکی قورسە کاتێک کە تۆ ئەبێ هەستکەی بە و نەخۆشە هەستکەی بە و هاوڵی نەخۆش با بڵێن ڕافقی نەخۆش یاخود بەو پزیشکانە بۆ کارمەندانە ئێمە بۆیە ئەم شەو نخنێمان هەڵبژاردووە بۆ هەستکردنە بۆیە ئێمەش ئەمانەیە خەڵک بێت هەستکا بەو معاناتەی کە ئەو کەسانە هەیەە لەبەر ئەوە خەڵکی زۆر بە تەنگمانەوە هاتوون بەڕاستی لەگەڵ بڵاو کراوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و دیارە لاپەڕێک دروست کراوە زۆر خەڵک زوو لایکی کردو زوو نامەمان بۆ ئەنێرێ بە تایبەتی چەند کەسێکمان هەیە لێرە پەیجەکە بەڕێوە ئەبن زۆر نامەیە هەم بۆ پاڵپشتی معنەی هەم بۆ پاڵپشتی مادی دیارە ئەوەی کە 15 ئەکرێ زیاتر پاڵپشتی معنەویە وەستانە لەگەڵمان ئەگەر کەسانی سیاسەتمەدار و کەسانی دەسەڵاتدار بە خەمی خەڵکەوە بوونایە ئێمە کەمپینێکی وامان ڕناگەیان دەستەیەکی وامان دروست ناکرد لە ڕاستیە و لە ڕاستیشە هەر لە یەکەم کاتەوانێ باسی ئەومان کردو بە هیچ شێوەیەک هەموو جۆرە ینی بابەتێکی سیاسی لە لای ئێمە ڕەفسە لەبەرەوەی ئێمە کارەکەمان کارێکی مرۆڤ دۆستانەیە و وەکوتیشم ئەمە خۆی چارەکەی لای حکوومەتە چارەکەی لای ئەو دەستەیە کە وڵاتە بەڕێوە بە بەداخۆکە ئەوان نیکەن ئێمە بۆیە ئەم کەمپینەمان دروست کردو ئەم دەستەیەمان دروست کردووە بەڕاستی گەشببینین تۆ کە دەزیتە هەر ئیشێ پێویستە گەشببین بی ئێمە گەشببینین لەبەرەوەی ئێمە زۆر ڕاستە وڵاتەکەمان و هەرێمەکەمان بە قەیرانی دروست کراوە ئەڕوا بەڵام گەشببینین بەوەی کە خەڵکی مرۆڤ زۆر مرۆڤ دۆست هەیە بەوەی کە ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن بە تایبەتی بە هەریەکێ لە ئەندامەکانەوە پەیوەندیمان پێوە ئەکەن و پێمان ئەڵێن ئێمە ئەتوانین ئەوە بکەین ئێمە ئەتوانین چالاکی بکەین حتا ڕاستە ئێمە ڕقم حسابی و ئەم شتانە دروست نکراوە چونکە ئێمە بەڕاستی وەکو پاڵپشتی معنەی دەستمان پێ کردووە بەڵام خەڵکە بینین زۆر مرۆڤ دۆستە لەبەرەوە زۆر گەشت بینین بڵاومان داوا بێدانە دانێن ویدیۆکان دابنێ باش